ئینسانی حیزبی ئینسانی حەڕەکی وەحدەوی هەر بۆی نییە قسە لەو بابەتانەیە بکات چونکە هیچی لێ نازانێ هیچی لێ نازانێ و حیزبەکانی ئەو کە سەر بەوانە ئێستا حالیەن لە ڕێسای دیموکراسیەت بەسەر پەرشتی ئەو وەلی ئەمرانە دەرناچێ پەیڕەویەکە با لەو لاشەوە بڵێ ئەمانە وەلی ئەمر نین و مەدخەلەکان پێیان ئەڵێن وەلی ئەمر و نازام چیوەمانە مادام خۆی پەیڕەویەکە ئەوتانێ بە قانونی ڕازیە بە پەرلەمانی ڕازیە بە حکوومەتی ڕازیە بە دیموکراسیەتەکەی ڕازیە بە حیزبەتەکەی ڕازیە حیزبەکەی ئەسڵەن بە ئیجازەی ئەوەنداناوە ئیجازەی لەو وەرگرتووە لەو وەلی ئەمرە لەو حکوومەتە کە خۆی بێڵێ حکوومەت ئیجازەی لێ وەرگرتووە تا مەقەڕ کاتەوە تاوەکو سنتەر کاتەوە تاوەکو ئاڵای هەبێ هەتاوەکو دەنگ وەرگێ هەتاوەکو دیعایە بکە ڕیکلام بکا بۆ خۆی بودجەی لێ وەرەگرێ پارەی لێ وەرەگرێ پێشی بۆیە هەر لۆمەی مەدخەلیەکان مەکەن حەڕەکی و حیزبیەکانیش بیان بتەوێ و نەتەوێ بە فیعلی دانیان بە وەلی ئەمرێتی ئەوانەیە ناوە کە عەلمانی کە دیموکراسی خوازن بەڵام ئێمە دان بە هیچیانەوە ئێماڵی نەگەر کاریشان گرت بێت دەست لە ڕووی کەونیەوە گرتویان لە ڕووی شەرعیەوە بە هیچ شێوەیە بە وەلی ئەمریان نازانین لە ڕووی کەونیشەوە بەریە بین لێیان و خەڵکیش بانکەین بۆی بەری بێ لێیان نەک منافەسەیان کەین بەو ڕێگایی کە خۆیانیانەیە بۆ بەدەستێنانی دەسەڵات